بە هەواڵی 2 ساڵ تێپەڕبوون بەسەر کۆچی دوایی یەکێک لە هونەرمەند و گۆرانی بێژ و شاعیرە هەرە دیارەکانی کورد و یەکێک لەو دەنگانەی کە بە چەندین بەرهەمی زۆر تایبەت و ناوازە ناسراوە ئەویش هونەرمەند عەتا چاوشینە دیارە ئەمڕۆ 2 ساڵ تێپەڕ ئەبێت بەسەر کۆچی دوایی ئەم هونەرمەندە کێکێکە لەو دەنگانەی هەمیشە بەزیندوی لەنێو گۆرانی و موزیکی کوردی و هەروەها یەکێکە لەو کارکتەرە هەرە دیارانەی نێو شاری سلێمانی کە هەمیشە بە بڵین ڕووە خۆشەکەی و هەروەها یەکێک بۆ لەو هونەرمەندانی کە کۆنتاکتێکی زۆر باشی لەگەڵ دەوروبەر و لەگەڵ زۆرێک لە هونەرمەند و کەڵە هونەرمەندانیش هەبووە دیارە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆر بەداخەوە 2 ساڵ لەمەوبەر کۆچی دوایی کردو ئەمڕۆ 2 ساڵ تێپەڕە بێت بەسەر کۆچی دوایی دەنگێک کە هەمیشە بە زیندوی ئەمێنێتەوە لە نێو گۆرانی و موزیکی کوردیە. ئەمڕۆ 2 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی دەنگخۆش عەتا چاوشین تێپەڕی کە لە 22 حوزەیرانی ساڵی 2020دا بەهۆی پەتای نەگریسی کۆرۆنا ماڵئاوای یەکجاری لێکردین. هونەرمەند لە پاشمەرگی چەندین ئاواز و هۆنراوە و شاکاری بەجێهێشت کە بوون بە ستێرێکی پرشنگداری ئاسمانی هونەری کوردی. دوای 2 ساڵ لە کۆچیشی چەندین کاری هونەری و پەیکەر و دوکومنتاری و بەشێک لە کارە هونەریە تەواو نەکراوەکانیشی کاری لەسەرکراو وەک وەفایەک بۆ ڕۆحی پاکی هونەرمەند عەتا چاوشین بڵاو کرانەوە. حمركم خزي رشدي